ئابووری پایەکی گرنگی کۆمەڵگەیە و کاریگەریەکی بنەڕەتیشی لەسەر ژیانی تاکەکان بەگشتی هەیە. ئەگەر لە کۆمەڵگەی خۆمانە باس بکەین، طبعاً ئەزانین کە لە هەرێمی کوردستان مەبەستم ماوەی چەند ساڵێکە قەیرانی ئابووری لە هەرێمی کوردستاندا بوونی هەیە، ماوەی زیاتر وا لە 12 ساڵە. ئەمە بەڕوونی کاریگەریە نەرێنیەکانی لەسەر کۆمەڵگە بەدیەکەین، بە تایبەتی لەسەر گەنجان و ژنان. ئەگەر بە شێوەیەکی بنەڕەتی باسی بکەین، کاریگەریەکەی لەسەر ژنان لە ڕاستیە لە دوای بابەتی خودناسی و خۆناسینی ژنەوە یەکێک لە پایە گرنگەکان و یەکێک لەو پایانەی کە ژن نەتوانێت کەسایەتی خۆی یاخود سەربەخۆیی بوونی وجودی خۆی تێدا بپارێزێ، هەبوونی دارایی سەربەخۆی یاخود ئابووری سەربەخۆیە. یعنی بۆ نمونە ئەگەر ئەم پێناسەی ورد بکەینەوە، ئێستا ئەگەر ژنێک خاوەنی ئابووری یاخود گیرفانی سەربەخۆی خۆی بێت، زۆر جار لە ژێر کاریگەریەن پیاو سالاری و کۆمەڵگەیەکە یەتە دەرەوە، واتە باوەڕ بەخۆبوونی لەسەر پێوەستانی زیاتر ئەبێ. بۆیە زۆر جار لە کۆمەڵگەی کوردیدا ئەو ژنانەی کە دەکەونە ژێر بێڕەحمی بڕیارەکانی پیاو سالاری وە کۆمەڵگەی زەهنیەتی کۆمەڵگەیەکی کلاسیکی باو، ئەو ژنانن کە لە ڕووی دارایی ئەوە یاخود لە ڕووی ئابووریەوە خاوەن داراییەکی سەربەخۆی خۆیانین. بۆیە ژنێک کە خاوەن داراییەکی سەربەخۆی خۆیەتی زیاتر لەسەر پێوەستاوە، زیاتر باوەڕی بەخۆیەتی و ئەتوانێت خاوەن سەربەخۆیی خۆی بێ لە بڕیارەکانیدا و لە ژیانیدا لە شێواز و میکانیزمی هەڵبژاردننی ژیانی خۆیدا. لەسەر مەسەلەی گەنجان ماوەی 12 ساڵ لە هەرێمی کوردستان قەیرانێکی گەورەی دارایی وجودی هەیە. ئەم هەبوونی قەیرانی دارایە کاریگەری زۆر ڕاستەوخۆ و ناڕاستەی خۆی کردوتە زەرژیانی تاک، یعنی فەراغێکی گەورەی ڕۆحی ژیانی و فکری بۆ گەنجانی باشووری کوردستانی خۆ هەرێمی کوردستان دروست کردووە. زۆر جارەمە دەبێتە هۆی بەلاڕێدەبردننی گەنجان. دەبینین ئێستا هەموو مثلەن ئیسلامی سیاسی لە هەرێمی کوردستان ئەم فەراغی قۆستۆتەوە بۆ خۆی. گەنجەکان کە لە ڕووی اقتصادیەوە واتە نەیانتوانی لەسەر پێی خۆیان بوەستن، زۆر جارمە فەراغ بۆ ژیانیان دروستە بێ. دروستبوونی ئەم فەراغە دەبێتە هۆی ئیستیغلالکردنی لەلایەن هێزە توندڕەوەکانەوە. ئیسلامی سیاسی بەڕەهایی لە هەرێمی کوردستان ئەم فەراغی ئیستیغلال کردووە و بەدەرلەوە کۆچی گەنجان، زیادبوونی کۆچی گەنجان، کاڵبوونەوەی هەستی نیشتیمان پەروەری و خۆشەویستی نیشتیمان لە لای تاک، ئینتیما نەبوون نەمان یاخود کاڵبوونەوەی ئینتیما لە لای تاکی هەرێمی کوردستان یەکێ لە هۆکارە سەرەکیەکان بێکاری گەنجانە. لەبەرەوەی کە ئەو دروستبوونی فەراغە مرۆڤ وا لێ دەکات کە بگەڕێ، هەمیشە بگەڕێ، بەڵام لێگەڕینێکی نێگەتیفانە، لێگەڕینێکی نەرێنیانە. بۆیە زۆر جار بەلاڕێدا دەڕۆن. دەبینین ژمارەیەکی زۆر گەنجی کورد لە هەرێمی کوردستان سەرگەردانە بێ ئەیە لە ئاوە چ بۆ ئەوروپا و ئەچێتە وڵاتانی تر. ئەمە بۆ خۆی هۆکارێکە بۆ کاڵبوونەوەی هەستی نیشتیمان پەروەری لە لای تاکی کورد و لە هەمان کاتدا بەلاڕێدابردننی. بۆیە زۆر جار لە وڵاتانی ئەوروپا ئەمریکا دەبینین بەداخەوە گەنجی کورد لەلایەن سیستەمەکانەوە دەچەوسێنرێنەوە، کەمترین کاریان پێ دەدرێت، کەمترین یعنی اعتیماد دەخرێتە سەر توانای گەنجی تاکی کورد. بۆچی؟ لەبەرەوەی کە لە وڵاتەکەی خۆیدا ئەوەندەی زەلیلی بینی و ئەوەی هەست بە کەمی و کوڕی و فەراغ هەبووە لە ڕووی ئابووریەوە لە وڵاتەکەی خۆی، بۆیە کات دەچێتە وڵاتێکی بێگانە ئامادەی هەموو کارێک بکات لە پێناو ئەوەی کە تۆزێک چنگێک پارەی دەست بکەوێت. بەداخەوە من زۆر پێم ناخۆشم قسەیاکەم، بەڵام بەپێی دوایمین داتاکان ئێستا لە وڵاتانی ئەوروپا گەنجی کورد بە جۆرێک بەلاڕێدا چووە. زۆربەی ئەو کارانەی کە بە نایاسایی لە وڵاتانی ئەوروپاشەکرێت بەداخەوە پشکی شێر بەرگەنجی کورد دەکەوێت، لەبەرەوەی لە پێناو دەستکەوتنی پاروێک نانە دەستە با بۆ هەموو کارێک. بۆیە ئێستا تقریبا دەتوانین بڵێن وێنەیەکی ناشرینیان لە کۆمەڵگەی دەرەوەش گەنجی کورد دروست کردووە. هەموو هۆکاری ئەمانە نەبوونی کارە، نەڕەخساندنی هەلی کارە و دانەمەزران دنیاە لە ناو وڵاتەکەی خۆیان. تۆ گەر هەلی کارە هەبێ ئەبەستریتەوە بە خاکەکەتەوە، بە نیشتیمانەکەتەوە، بە وڵاتەکەتەوە، بەداخەوە وەکۆی کەوتم ئەمەی لێبەرەمێنرێ. زۆربوونی ڕێژەی تونند و تیژی لە کۆمەڵگەی باشووری کوردستانە لە نێو ژناندا لەلایەن عەقڵێتی پیاو سالاریەکەوە هۆکارەکەی بۆ دەگەڕێتەوە کە ژنان خاوەنی سەربەخۆی خۆیانین. هەموو ئەو ژنانەی کە زۆربەیان یعنی دەتوانین بڵێن تونند و تیژیان بەرامبەرێکرێ لەبەرەوەی واقعیەتێکی ناچاری قبوڵەکەن لە ژێر ناوی هاوسەرگیریدا، لە ژێر ناوی خێزاندا، چونکە نەبوونی اقتصادەکە ناچاری ئەکات درێژە بدا بە پەیوەندیە کە تێیدا ڕۆژانە ئەچەوسێنرێتەوە و ئەم چەوسانەوەی درێژە دەدا بۆ مناڵەکەی بۆ خێزانەکە کۆمەڵگەیەکی کۆیلەی دەستەمە دروستە بێت. ئێمە زۆر جار داواکاریمان بۆیە گەنجان پێداگر بن لەسەرمانەوەیان لە نیشتیمانەکەی خۆیان و لەسەر پێی خۆیان بوەستن و باوەڕیان بە خۆیان هەبێەوە لانیکەم بەرگری بکەن لەم دۆخە خراپەی کە لە هەرێمی کوردستان وجودی. بەڵام لەگەڵ ڕێزمەندێ جارام قسە زۆر ڕێز لێگیراو نەبێ ئەکرێ لەلایەن گەنجانەوە کاتێک کە گیرفانی بەتاڵەت و ئامۆژگاری چیەکەی. لەبەرەوە دووبارە ناچارە بین ڕووبکەینە سیستمەکە، ڕووبکەینە دەسەڵاتەکە، داوا بکەین کە مەسەلەن کەرتی تایبەتی بە تایبەتی ئیحتیمامی پێ بدرێت لە هەرێمی کوردستان. ڕاستە ئێمە ناتوانین هەموو کەس بکەینە موچە خۆر، بەڵام بە دامەزراندنی
بناغەیەکی سەر گەورەی ئابووری لە هەرێمی کوردستان پایەکانی ئابووری بۆ نمونە لە ڕووی پیشسازی کوشتتوکاڵی تۆ دەتوانی گەنجان ببستیتەوە لە کۆمەڵگەکەتەوە هەلی کاریان بۆ بڕەخسێنیت.